ڕۆژی یەکشەممە ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤی نێودەوڵەتی لە راپۆرتێکدا بڵاوی کردەوە هێزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەستاون بە دەستگیرکردنی ئەو پیا و کوڕە نەوجەوانانەی کە لە شەڕی مووسڵ هەڵهاتوون. ڕێکخراوەکە ئاماژەی بەوەش کردووە لە نێوان ساڵی 2014 تا کۆتایی کانونی دووەمی 2017 هێزەکانی حکوومەتی هەرێم زیاتر لە 900 پیا و نەوجەوانیان لە ڕیزی ئەو کەسانە دەستگیر کرد کە لەژێر دەستی داعش هەڵاتون لە نێو هەولێر و 5 کامپی جیاواز دەستگیر کردووە. هەندێک جاریش دەستگیرکراوەکان بۆ ماوەی 4 مانگ هیچ هەواڵ و پەیوەندیەکیان لەگەڵ خێزانەکانیان نەبووە. هیومان ڕایتز وۆچ چاوپێکەوتنی لەگەڵ خزم و کەسوکاری هەژ لەو پیا و نەوجەوانانە کردووە کە لە یەکێک لە کامپەکانەوە بە گومانی هەبوونی پەیوەندی بە داعش بدراون. هەروەها چاوپێکەوتنی لەگەڵ کەسوکاری پیاوێکی ئاوارەشدا کردووە کە لەلایەن دەستگای ئەنجومەنی ئاسایش لە بازگەیەک دەستگیر کراوە. ڕێکخراوەکە ڕوونیشی کردوێتەوە خزم و کەسوکاری ئەو کەسانە وتویانە هێزەکانی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان لەبارەی شوێن و چارەنووسی خزمە بەندکراوەکانیانەوە ئاگاداریان نەکردوونەتەوە و ئاسانکاریان بۆ نەکردوون لە پەیوەندیکردن پیانەوە. لەما فەقیە جێگیری بەڕێوەبەری هیومان ڕایتس وۆچ لە خۆرهەڵاتی ناوەڕازڕای گەیاندووە خێزانە ئاوارەکان پیان وتون کە متمانەیان بە پرۆسەی لێکۆڵینەوەی سەنتەرەکانی پێشوازیکردن هەبووە و پێشبینیان کردووە خۆشەویستانیان لە ماوەی 1-2 ڕۆژدا بگەڕێنەوە. بەڵام لە ئێستادا پاش چەند مانگێک کەسوکارەکانیان پێیان دەڵێن خوازیار بوون لە مووسڵ بمانایەتەوە و لە ژێر مەترسی هێرشە ئاسمانەکان وەک لەوەی مێرد و کوڕەکانیان بێسەر بکرێن. هیومان ڕایتز وۆچ هەروەها دەڵێت لە کەیسێکدا لە کانونی یەکەمی 2016دا هێزەکانی حکوومەتی کوردستان پزیشکێکی سروشتیان دەستگیر کردووە پاش ئەوەی پێیان دەڵێت بە زۆر ناچار کراوە چەکدارانی داعش چارەسەر بکات. لە کەیسێکی دیکەدا لە ناوەڕاستی تشرینی دووەم و پاش دەستگیرکردنی ئامۆزا تەمەن 22 ساڵەکەی لەبەرەوەی هەمان ناوی کەسێکی دیکەی هەبووە کە پەیوەندی لەگەڵ داعش هەبووە ئاسایش کوڕێکی تەمەن 14 ساڵ بە ناوی مەحموود دەستگیر دەکات. هیومان ڕایتز وۆچ دەژڵێت لە کەیسی دیکەدا بەرپرسانی کورد لە تشرینی دووەم گەنجێک دەستگیر دەکەن کاتێک دەڕواتە دوکانێکی کامپەکە بۆ کڕینی مۆبایل کاتێک باوکی هەوڵ دەدات بزانێت چی بەسەر کوڕەکەی هاتووە پێی دەڵێن پرسیاری مەکە ئەگەر هیچ شتێکی خراپی نەکردبێ ئەوە هیچی بەسەر نایە ئەگەر شتێکی خراپیشی کردبێ ئەوە ئیتر پرسیاری مەکە. هیومان ڕایتز وۆچ راپۆرتی دەربارەی زیاتر لە 900 دەستگیرکراوی وەک کەسان و کارکتەری نێو کامپەکان و کۆمەڵگە نێو خۆیەکان لە سەرچاوی جیاواز کۆ کردوێتەوە بەڵام نەیتوانی ژمارە ئەو کەسانی کە هێشتا لەلایەن بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەست بەسەرن پژاز بکاتەوە. لە هەفتەی تشرینی یەکەمی 2016دا پرۆسەی سەربازی گرتنەوەی مووسڵ دەستی پێکرد. لەو کاتەوە تا ئێستا زیاتر لە 200,000 هاوڵاتی لەو شارە و دەوروبەری هەڵاتون و زۆرێکیان لە کامپەکانی ژێر دەسەڵاتی ئاسایش نیشتەجێ بوون. لای خۆیەوە دیندار زیێباری سەرۆکی لیژنەی هەڵسەنگاندن و وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتەکانی حکوومەتی هەرێم لە وەڵامی ئەو راپۆرتەدا دەڵێت ئەو ڕێوشوێنانەی دەگیرێنە بەر بۆ ڕێخستنی هاتنی ژمارەی زۆری ئاوارە و نیشتەجێکردنیان و بۆ پاراستنی ئاسایشی هەرێم و سەلامەتی هاوڵاتیان بە ئاوارە و پەنابەرانیشەوە.